ئازانین گەلانی دنیا هەر یەکە بۆ نان خواردن دابوونەریتی تایبەت بە خۆیان هەیە. بۆ نمونە پەما بە زۆرێکمان ئازانین هێندیەکان لە کاتی نان خواردن زۆر بۆیان گرینگە کە بەدەست نان بخۆن و تەنانەت ئەمە توێژێکی تایبەت لەو کۆمەڵگایش ناناسە، تەنانەت بەلایەنەوە زۆر کارێکی پەسەندکراویشە. یان ژاپۆنیەکان بیستومە من ئەڵێن سەرکۆ لە کاتێکا کە ئەو چێشتان و خواردنانی خۆیان کە شلەمەنیە ئەیخۆن ئەگەر بەم شێوەیە کە هەڵیان مژی دەنگی هەڵمژین و خواردنی خواردنەکە هات ئەوە بەلایەنەوە کارێکی هەر پەسەندە لە کاتێکا لای ئێمە پێچەوانەی ئەوەیە ئەبێت دەنگی نەبێت لە کاتی خواردنە کەسەکە. جا ئێمە قساکەین لەسەر ئەوەی کە لە لای ئێمەی کورد دابوونەریتی تایبەت بە خواردن چۆن بووە. زیاتر ئەم دابوونەریتانە لانەیە تایبەت بە کۆن بێت، زیاتر لە دیوەخانەکان یان لە ماڵەکانی کوردان لە کۆنا ئەمە بینرابێ. ئێستا بە حکمیەوەی کە جەهانگیریەک هەیە و هەمومان یەک ڕەنگیەک بە حکمی ئەم ئەوەی کە ئەوترێت ژیان و با بڵێن زەوی بووە بە گوندێکی بچوو لانێ گۆڕانکاری بەسەر ژیانی ئێمە و تەنانەت بەسەر خواردنیشمانە هاتبێ، بەڵام بەتایبەت لە کۆنا ئەمە چۆن بۆ لای ئێمەی کورد. قساکەن لەسەر ئەم دابوونەریتانە بە میواندارەتی زۆر بەڕێز مامۆستا ڕێبوار سەرگرمە کە بەڕێزیان فۆلکلۆر کارن. مامۆستا ڕێبوار سڵاوی لەبێت زۆر بەخێر بێ. مامۆستا ڕێبوار خواردن لای ئێمە بە چ شێوەیەک بووە؟ هەل لە کۆنەوە هەتاکو ئێستا باسم کرد نەریتەکان تۆزێک ئێستا گۆڕانکاری بەسەراتوە، بەڵام هەل لە کۆنەوە تاکو ئێستا ئێمە چۆن هاتوین لەم بوارەیە؟ بەڵێ گەلی کورد لە ڕۆژڵاتی ناوینە خاوەن کەلتورێکی گەورەیە، نەریتەکانێکێکن لە بنەما سەرێکی و گرنگەکانی ئەم کەلتورە. ئێمە گەر لە مێژووی زۆر کۆنا سیرکەین کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە سروشتیە، واتە گەلی کورد خێزانەکانی ناو کۆمەڵگەیەکی سروشتیا ژیاون. لە مێژووی زۆر کۆن و مێژووی دێرینە سروش دووە بۆ کە مرۆڤەکان خۆراکۆکەرەوە بوون، واتە گەڕاون بە دوای خۆراکە. لەم قۆناغەیە مرۆڤ بە شێوەیەکی سروشتی لە ناو سروشتێکی شاخاوی و پڕ لە ئاو دارە گەڕاوە بۆ جۆری جیاکان، بۆ جۆری میوەکان. لەم قۆناغەیە مرۆڤ هەم جۆری جای ناسیوە، مرۆڤی کورد هەم جۆری میوەی ناسیوە. بۆ دووشت بەکارێنەوە، یەکەم بۆ خواردن بۆ لە قۆناغی دواتراوەکو دەرمان بۆ چارەسەریش بەکارێنەوە، چونکە ئێستا لەناو کۆمەڵگەی کوردیا گەرێ مەسەڵەن بین چەندین دکتۆری جیادەرمانیمان هەیە بێ لە تەبیب کە دکتۆری هین ئەوترێ. خواردنەکان مرۆڤەکان هەم گەڕیدە بوون و هەم خۆراکۆکەرەوە بوون، بەڵام شێوازی نان خواردن لەو مێژووە کۆنەیە مرۆڤەکان لەسەر زەوی چوارمشقی دانیشتن ئەو خۆراکانی دەستیان کەوتۆ بە گروپ خواردوانە، واتە شێوازی نان خواردن لەناو کووردا بە گروپ بووە، خێزانی بووە. ئەمە لە مێژووی کۆنا بەو شێوەیە ئاماژەی پێکراوە. ئەمە بە شێوەیەکی جیناتی لە دوای هەزاران ساڵێتە ناو جیناتی ئێمەوە تا ئێستش ئەمە بە جۆرێک لە جۆرەکان درێژەی هەیە. مەسەڵەن سەر لە وەرزی بەهارە خەڵکەچێ بۆ سەیران بە هەمان ئەو نەریتە کۆنە خێزانەکان بە گروپ دانیشن و پێکەوە نانەخۆن، لەسەر زەوی بەڵێ لەسەر زەوی دانیشن سفرە داخن پێکەوە نانەخۆن. ئەمە بە شێوەیەکی جیناتی بۆ من جۆزراوەتەوە. لە دوای شۆڕشی درێک مەسەڵەن مرۆڤ کە قۆناغی ئاگرە دۆزێتەوانێ گۆشتە بژێنێ بە هەمان شێوە بە گروپ دانیشن گۆشتەکە ئەو بڕەخۆراکی کەیانە بە شێوەیەکی تقریبان یەکسان دابەشیەکەن واتە هیچ مرۆڤێک هیچی بەرنەکەوێت. خۆراک بەم جۆرە خوراوە، هەم گروپ هەم چوارمشقی لەسەر زەوی هەم سفرە ڕاخراوە، هەڵبەت لە ئێستا لە مێژووی کۆنا جیاوازتر بووە. ئەگەر ئەمە سەرنجی ئێستا بین دەبینین لە سەیرانەکانیشە کوردەر ئاگرە کاتەوانێ گۆشتە بژێنێ بە چوارمشقی لەسەر زەوی دانیشێت و بە شێوەیەکی یەکسانیش دابەشێکە. ئەمە وەکو قۆناغی یەکەم لە مێژووی مرۆڤایەتیە. لە قۆناغی دواترا کە شۆڕشی کشتتوکاڵی دروست دەبێت، شۆڕشی کشتتوکاڵی تەواوی پێگاتەی کۆمەڵگا گۆڕێت لە هەموو جیهانە. تەمەنام شۆڕشە لە کوردستان و دەستی پێکردووە بەپێی زۆرێک لە سەرچاوەکان کە ئاماژەی پێئێن لە گوندی چەرمۆ لە بێستان سوور کە کۆنترین گوندەکان کشتتوکاڵان دۆزیوەتەوە. لەم قۆناغەیە خێزانی کوردی مەسەڵەن هەناوێکی بەرەو پێشناوە، وازی لە گەڕۆکیە ناوە، مەسەڵەن گەڕان، چکە لە قۆناغی کۆمەڵگەی سروشتیان مرۆڤ خانووینە بۆ گەڕاوە بە دوای خۆراکە. لەم قۆناغەیە گوند دروست بووە. باپیرانی کورد لە قۆناغی شۆڕشی کشتتوکاڵیە دایان هەزار گوندیان دروست کردووە کە ئەمە بۆ بە ژیاریکی گەورە بۆ ئێمە. جۆری خواردنەکان هەم ڕووەک و بەروبوومی دار خوراوە، بەڵام دانێوەڵە دۆزراوەتەوە. جۆری خۆراکان گۆڕانی بەسەرا هاتووە لە ڕاستیە، بەڵام نەریتی نان خواردنەکە هەروەکو خۆی بۆ مەسەڵەن خێزانەکان
هەر بە گروپ دانیشتون هەر خێزانەی دانیشتون هەم بە دەوریەکەوە هەموو خۆراقی هیان بۆ تقریبان بێکسانی دابەشیان کردو بەسەر مناڵەکانە لە قۆناغی دواترا کە ئێستا قۆناغی مۆدێرن شار دروستە بێت لە کوردستانە تقریبان لە 600 بە 700کان بەدواوانێ شار دروستە بێ بە معنای مۆدێرن لەناو شاریشە خێزانەکان هەر بە گروپ دانیشتون بەڵام ئەو مۆدیلەی قۆناغی مۆدێرنە ئەیهێنێت ئەوەیە کە لەو ناو شارە مەسەن لە ناو ماڵێکە لە گەڕێکێکی وەک سەرشەقام وەک چوارباخ وەک هەریکێ لەم گەڕەکانە ئاماژە پێبین خانوویەک جێی کۆمەڵێک ماڵ بووە 5 ماڵ بۆ 10 ماڵ بۆ چوزام 12 ماڵ لەوانەیە لەو دەورەیە بوو بێ ماڵەکانە گە تۆزێ ڕاقیتر بوون هەر دووسێ ماڵ هەر دووسێ ژوروهی ماڵێک بووە هەمیان یەک حەوشیان هەبووە لە حەوشەکانە ئاوی تیا بووە داری تیا بووە بە تایبەتی لە ژەمی ئێوارانە خێزانەکان پێکەوە دانیشتون ینی هەم بە گروپ دانیشتون دیسان ئەو نەریتە کۆنەی کە شێوازی نان خواردنە هەم بە گروپ دانیشتون هەم تقریبان بێکسانی خواردنەکەیاندا بەش کرد هەندێک جارش مامۆستا ئەبینین ئەمە هەبوو لە ناو دراوسەکانە هەر بە قسەکەی جەنابەت لەو ماڵانەیە کە چەند کەس و چەند ماڵی تیا بوو هەر نەبوایەت بەشە خواردنی ئەو ماڵیان بۆ ئەنارد کاسەکەوتچک لە کوردەواریە هەر هەبووە دوای ئەوەی کە شێوازی خانوەکان گۆڕانی بەسەرهێت مەسەرن لە ئێستا هەر خێزانێک لە خانوویەکە ئەژی ئەو یارمەتیدان و هاوکاریکردنە هەیە لە بینی خێزانەکانە کە لەگەناو گەڕەکانە خواردن بۆ یەکە بن لە 50 ساڵی ڕابردووە خێزانەکان پێکەوە لەسەر یەک سفرە دانیشتون تقریبان مێژووی نەریتەکان بەو جۆرەیە خواردن ئەو ئاڵگۆڕکردنی خواردنەش مامۆستا پێکمان ئەمە کە ئێمە باسی خۆراکەکەین بۆ هەر نەتەوەی وەکو بەشێکە لە کەلتورەکەی ئای ساڵانە لە وڵاتان چەندین فیستیڤاڵی خواردن بەڕێواچێکار میلەتێک نەتەوەیەک ئێوەی لە ڕێگەی خۆراکەکانیەوە کەلتوری خۆی بۆوانی کە بناسیێنێ ئەم دابوونەریتەی کە لە ناو کۆمەلگای خۆشمانە هەیە چەنە سوود لە خۆراکەکە وەرگیراوە ئەمەنە پەیوەندیە کۆمەڵایەتەکەشی بتەوکرێ کردووە یانی تۆ ئەمڕۆ قاپێ ترخێنە بۆ منێنی من بەیانی قاپێ ساوەرە بوێنم کە لێمانە ئەمە لە کۆڵانەکانە وای کردبوو کە خێزانەکان زیاتر تێکەڵ یەکتر بن زیاتر حەز لە خواردنی یەکتر بکەن تاوەکو پەیوەندیەکانیان باشتر بن لە ئێستا کە زۆر جاروتومانە بەداخۆ تۆزێ پەیوەندیەکان کاڵبوونەتەوە ئەو کۆمەڵە نەمەوە کە دانیشین لەسەر سفرێ لە ژەمەکانە چکە ئیش و کار و هەر ئەندامی خێزانە لە دام و دەستگایەکە لە کاتەکانە کۆ نابنەوە تا چەند گرنگە جارێکی تر لە ڕێگەی خۆراکەوە پەیوەندیەکان زیاتر پتە بکەینەوە بەڵام تەقەن دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتی یەکێک لەو خاڵانەی کە ئاماژەی بەڕێز ئاماژەت پێە دانیشتنی بە کۆمەڵە ئێمە ئەگەر ئامارێکی دقیق لە کوردستانە نییە مەسەرەن چەندێک گوندشینە چەندێک شارنشینە بەڵام ئەوەی کە لەبەر چاوە دیارە هەتا ئێستش بەشێکی زۆر لە خێزانی کورد گوندشینە ناو گوندەکان ناژین یعنی بەشێکی زۆر لە خێزانەکان نەریتی دانیشتنی نانخواردن لە ناو گوندەکانە بڵین کە لە مێژووە درێژە بێتوانێ مەسەرەنێکی تایبەتمەندەکانی ئەوەیە لە ناو خێزانە دایک و باوک پێکێکی کۆمەڵاتی بەرزانێ میشە لە بەشی سەرەوە دانیشن مناڵەکان لە بەشی خواردنەوە دانیشن ئەمە وەکو نەریت لە ناو خێزانی کوردیا یەکی تر لە وەکو بەڕێزت فەرمووت تایبەتمەندیەکان ئەوەیە کە ئێمە باسی جەژنە خۆراکیەکان بکەین مەسەڵەن ئەو جەژنانی کە خۆراکی تیا پێکەوە ئاخورێت ئێمە دوو جۆر میوانداریمان هەیە لە کۆمەڵگەی کوردیا جۆرێک میوانداری لە ئاستی خێزانیایە مەسەڵەن خێزانێک دێت دووسێ خێزان بانگ ئەکات میوانداریانەکە بۆ نان خواردن یان لە جۆری دووەمە ئێمە مەراسیممان هەیە مەراسیمی مردووناشتن مەراسیمی مێردکردن ژنێنان لەلایەن کوڕانی لە مەراسیمانەیە دیسان بە کۆمەڵ خواردن هەیە ئەمانە جیاوازن لێک ئەگەر ئێمە باسی خێزان بکەین بەتەنیا کاتێک خێزانێک دووسێ خێزان میوانداریە کات لە کوردستانە هەتا ئێستش دەستور وایە مەسەڵەن گەورەکان لەسەرەوە دانیشتنەوە کوتم بچووکان تۆزە لە خوارتەوە یاخود ئەگەر خێزانەکان لە ڕووی کۆمەڵاتیەوە زۆر تێکەڵ بن پێکەوە دانیشن یان ئەگەر تۆزێک جیاواز بێ ژنان بەرجا دانیشن پیاوان بەرجا دانیشن کاسە و مەسینەی مزە بووە وەکو ڕێز و حرمەتێکە براوەتە ناو دیوەخانەکانەوانێ پێش نانخواردن دوای نانخواردن دەستیان شتووە بەڵێ گێڕایوێنە کەسە خاورێکی پێ لەگەڵ تاسەیەک و مەسینەیەکی مسا یەکێک دەستە شۆلە دەمە تا ئێستا لە ناوچەی پشدەر ئەمە برێوی هەیە تا ئەم کاتانی کە ئێمە قساکەن چکن ماوەکی تەمەنی زۆرم بە بۆنەی کاری مامۆستایەوە لێوێ بووم تا ئێستا ئەمە درێژە هەیە بەڵام کاتێک کە مەراسیمی خواردنەکان فراوانە بێ بە ژمارێکی زۆر دەیان و سەدان کەس لە
وەکوتم لە ژنهێنانە یا لە تەعزەیە کۆمەڵی خەڵکان زۆرە بن مەسەن پیاوان کە لە دیوەخانە دانیشن سەر و خوار نامێنێ مەسەن شوێ سەرەوەی ژوورەکەی کوێ خوارەوە چکە مرۆڤەکان گەورن لەم کاتیا لەو منتیقانە ئەوترێ پیاوی گەورە لەکوێ دانیشتەوە سەرەوەیە کەواتە ئەمە ڕێزێکە بۆ میوانداریەکان کە هەر چۆنێک لە ژوورەکە دانیشن هەر گونجاوە ئێمە لە کوردستانە بە شێوەیەکی گشتی لە سێ کاتانە نەخورێ بەیانی نیۆڕۆ ئێوارەی تر لە سعاتی دیاری کراوە و ئێستا بە بۆنەی کۆمەڵێک پیشە و کاری جیاوازاوانێ کۆبوونەوەی خێزانی چۆتە ئاستێکی جیاوازتر بەڵام لە ناو بەشی زۆری خێزانی کوردیا کۆبوونەوەی خێزانی بۆ نانخواردن تا ئێستا برێوی هەیە تا ئێستا پێکەوە دانیشتن هەیە و ئادابی نانخواردنیش بە جۆرێکە مەسەن لای کورد لە کاتی نانخواردنە قسە ناکرێ مەسەن گفتوگۆ زۆر کەمە بۆیە خواردنی دەم نەپرژێ گفتوگۆ زۆر کەمە ئەمە جۆرێکە لە ڕێزگرتن وەم کۆبوونەوە خێزانیانە تا ئێستا درێژە هەیە لە هەندێک خێزانی کەمە مەسەن بە بۆنەی ئیشوکاری جیاوازەوانێ مەسەن کۆبوونەوە خێزان هەڵوەشاونەتەوە مەسەن کاتی نانخواردن خێزان بە گروپ کۆ نابێتەوانێ ئەمەش لە ئاستێکی کەمە بەڵام لە ئاستە فراوانەکە خێزان هەمووی باشمامۆستا تایبەتمەندیەک لە خۆراکی کوردیە هەیە ئەڵێن کە نەتەوەکانی تر هیچ کێشەیەکیانە لەگە خواردنی ئێمەیە چکە ئێمە بە شێوازی خواردنەکان ئاماداگەین کە نە لە ڕووی بۆنەوە نە لە ڕووی تامیشەوە هیچ کەسێ ناتوانێت گرفتیە بێ لەگەڵ یا بە تایبەتی ئەو خواردانەی کە سەرێکین ڕۆژانە ئێمەی خۆینی تە برنج و شلە و کۆمەڵە خواردنیکە ئەمە وای نەکردووە کە ئێمە خواردنێکی تایبەتمانە بێت جیاواز لە نەتەوەکانی تر چکە زۆر جار وڵی هەندێکمان سەفەرمان کردووە چوینەتە وڵاتانی داکسە لە وڵایەنە خواردنەکەی تونە ناخورێ نانە چوینەتە وڵاتی ئێران وڵای برنجەکەی ئەمەنە بێخوێیان وشکەن ناخورێ ئەمە وای نەکردووە کە ئێمە تایبەتمەندیی کەمان هەبێت حتمما ئەو قسەی بەڕێز دوایە لەبەرەوەی کۆمەڵگەی کوردی لە کۆمەڵگەکی سروشتیا ژیاوە بە درێژایی 10,000 ساڵ کورد جۆرەکانی گژوجای ناسیوە جۆرەکانی میوەی ناسیوە لە خواردنا دەسوپری لەگەڵا نەرم کردوون لە قۆناغی دواترا لە شۆشی کشت و کاڵاو کوتم جۆرەکانی دانەوێڵی ناسیوە بە تایبەت گەنم بۆیە ناسینی جۆری میوەکان ناسینی جۆری گژوجیاکان ناسینی جۆری دانەوێڵەکان بە درێژایی مێژوویە کە ئێمە هەمانە لە وڵاتی ئێمە چوار وەرزەیە هەر چوار وەرزەکە بە سروشتی بوونی هەیە لەم چوار وەرزەیە هەم میوە هەم سەوزە هەم دانەوێڵی جیاوازەیە بۆیە زۆری جۆری خۆراکەکان وای لە خێزانی کوردی کردو مەسەنکەی ئەرکەکەی بە شەویکی گشتی بۆ ئافرەتە زۆری جۆری خۆراکان وای کردو کە خۆراکی هەمە جۆر بەرهەم بێنێت هەر بە شەویکی گشتی کەسێکە لە شوێنێکا کارەکە تا خۆراکی بڕی جۆری زیاتر لە بەردەسابێ خۆراکی ئەمە چەشن تو دروست دەکات خۆی مامۆستا هەڵکەوتەی جوگرافی شێوازی ژیان ئەمانش تا ڕادەیە کاریگەریان هەیە لەسەر خواردنەکان بۆ نمونە ئێمە بە حکمیەوەی کە ناوچەکانمان شاخاوی بووە زستانی سارد بووە هەوڵدراوە ئەو خواردانەی کە لە زستان نەخوراوە زۆر خواردنی بەهێز و پڕکالێری بووە دەبێت کە کەسەکە بەرگەی ئەو سەرمایە لە ڕێگەی خواردنەکەەوە بگرێ و ئەمە زۆر جاروا کات بوون منە خواردنێکە لانێ بەلای ئەمە نەخورێ بەلای گەلێکی ترۆ زۆر زۆخبەتان بێت بێگومان وایە ئێمە لەبەری فرێت چەشنیمان هەیە لە جۆری خۆراکە سەرکیەکانە بۆیە هەمە جۆریشمان هەیە لە دروستکردنی خواردنەکانە خواردنەکانش بە پێی وەرزەکان گۆڕانی بەسەر هاتووە بێگومان لە وەرزە ساردەکانە خواردنە گەرمەکان خوراون لە وەرزە گەرمەکانە خواردنە ساردەکان خوراون ئەمە بە شێوەیەکی گشتی لەگەڵ پێگاتەی ئێمە گونجاوە و هەموو گەلێکیش بێ لە گەلی کورد کۆمەڵە خۆراکی تایبەت بەخۆی هەیە ئێمە ژۆکو گەلێکی دێرینی مێژووی لە ناوچەکە خاوەنی کۆمەڵە خۆراکی جۆرا و جۆرین کە نەک خۆمانەستەم خواردنە بەشێکی زۆری بڵاو بۆتەوە بە ناو گەلانی ڕۆژەڵات ئەوانیش بە خواردنی خۆیان ێزانن لە کاتێکا لە بنەچایی ئێمن ئەم خۆراکانە زۆر باش جا مامۆستا جاران ئەوەی من بیست بێتم ئەیاوت ئەگەر میوان ڕووی کرد لە ماڵەکە دۆی ترش و نانی ڕقیشت بۆ دانا ئەگەر بە ڕوویەکی خۆشەوە بوو ئەو میوانە چێژی لێبە بەڵام ئێستا سفرە و خوان ئەڕازێنرێتەوە چەند جۆر خواردنی لەسەر حازرەکرێ بەڵام ئەبینی شێوازی مامەڵەکردنەکان وەک جاران ئەو گرمی گوڕیەی پێوە دیارنی ئەوەی کەوەنونە سفرەدا بنخرێت و بە زمانێکی خۆش هەڵ بدرێت میوانەکە کاتێکی خۆش لە میوان لە ماڵەکە بەسەر بەر ئێستا هەمووی ئەمە بەبەست تەنیا بە دوای پاسپۆرتی وایفای ماڵەکە یاگەڕێت ئەو شێوازی با بڵین خوان ئامادەکردنە لە کۆن و لە ئێستای ئەبینی زۆر گۆڕانکاری بەسەریا هاتووە بێگومان گۆڕانکاری لە جۆری دانیشتنا هاتووە مەسان لە وەکوتمان لە مێژووی کۆنا
خێزانی کوردی بە گروپ دانیشتووە بە خێزانی دانیشتنیا چەند خێزانێک دانیشتون پێکەوە بەڵام لە ئێستاە مەسەن ئەوەنی ئێمە ئەبینین خێزانەکان شێوازی دانیشتنیان بۆ نانخواردن کەمێک گۆڕانکاری بەسەر هاتووە ئەوش لە ئاستێکی کەمە لە ئاستێکی فراوانە نییە بە بڕوای من ئەگەر سەرنج بین لە باشووری کوردستانە بۆ نمونە ئێرە وەرگین 5 بۆ 6 ملیۆن کوردەیە چەند ملیۆن کورد لەم 6 ملیۆن کووردە کارێکەکە کە ناتوانێت نیۆڕوانیا ئێواران لە کاتی ناخواردنا بگاتە ماڵەوانێ ڕێژەم ژمارەیە کەمە ڕێژەی ئەوانەی کە کاری ئاسایی ئەەکەن ژمارەیان زیاتر لە فەرمانبەران بۆناگە ملیۆنێک فەرمانبەر هەبێ ئێمە 6 ملیۆن کەس ملیۆنێ فەرمانبەر بێ 5 ملیۆن کەس فەرمانبەرنێ لە وڵاتەیە بۆیە هەمیشە کۆبوونەوە خێزانیەکان لە ئاستێکی فراوانترایە ئەو ڕێژەی کە ئەو ڕێژە خێزانی کە کەمتر ئەتوانن دانیشن ژماریان زۆر کەمترە بە زۆر کات باسی ئەوەکەین کە باسی تایبەتمەندی خۆراکە کوردیەکانیش بکەین ئێمە کە ناو بووین هەل لە مناڵێ و فێریانە کردی نیسکێنە بخۆین پاپینە بخۆین کۆمەڵە خواردن هەیە کە ئێستا مناڵی ئێستا بەداخەوە زۆر دەخەیتە بەردەستی نایخوا ئەبێت تەلەفۆن بکەیت یان پیتزایەک یان ئەمبەرگرێکی بۆ بێن یان پەتاتێکی بکە ئەمانە هەر هەمووی لە ڕووی تەندروستی و دکتۆرە بەڕێزەکان زۆر باسیەکان کە چەند زیانی هەیە مناڵ ئێستا بیبینە 10 ساڵە چێشی ماشەڵا 70 کیلۆیە ئەمەنە قەڵەو بووە ئەمە تا چەند گرنگە هەر لە خێزان و ئەم خواردنە کوردەواریانە بە مناڵەکانمان ئاشناکەین ئێمە کاچین بۆ مەکتەب لەواتی شەربەتێکمان بنێ پڕە لە شەکر شیریان بۆ کردینە دەبەوە ئایانوو بە ئەو شیرەی پێبێت تەندروسترە و باشترە و سوودیشی لێبینێ ئێمە چۆن هەوڵبین ئەو خواردنانە زیینوکەینەوە لەسەر خوانەکانمان بەڵێ ئەوە پەیوەندی بە وشیاری خۆراکەوە هەیە لای خێزانەکان ئەگەر ئێمە سەرنجبین لە مێژووی زۆر کۆنا مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی هەمە چەشن خواردنیان خواردووە ئەو خێزانانی کە خۆراک کۆکەرەوە بوون هەمیشە هەر ژەمەی شتێکی جیاوازیان خواردووە لە قۆناغی کشتتوکاڵیا تقریبان بە هەمان شێوە ئەمە بە شێوەیەکی ویراسی جینەتیکی بۆ ئێمە ماوەتەوە کە پێویستە مرۆڤ هەمە چەشن خواردن خوارد بەڵام ئەوی کە لە ئێستاە وای کردووە کە مناڵەکان مەسەڵەن شتی جیاوازتر بخۆن ئەوە گەڕێتەوە بۆ ئەو پەیوەندی کۆمەڵاتی کە لە ناو خێزانە هەیە ئایا خێزان چەندێک ئەتوانێت هەمەجۆری خۆراک لە ناو سەلاجەکەی ناو موبەخەکەیە دابین کات بۆیە مناڵەکە پەنای بۆ بەرێت وە پەیوەندی بە چەندێک بەکاتەوەی ئایا ئەو خێزانە چەندێک کاتیە ئەمە بکە هەم دایکەکە هەم باوکەکە و بە شێوەیەکی گشتیش پەیوەندی بە وشیاری خۆراکەوەی لایم خێزانە چەندێک ئەو وشیاریە گرنگە کە هەمە چەش نەخواردن بخۆن بەڵێ دابرانی دایک و باوک لە مناڵ کۆنەبوونەوەی خێزان هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە مناڵەکان لەسەرێک سفرە لەگەڵ دایک و باوکە کۆنە بناوانێ شتی هەمە چەشن نەخۆن هەریەکان چۆن باوکە لە دەرەوەی دایکە دەرەوە پەنابا بۆ لەفەیەک یان چێشتێکی بڵێن چێشتخانەیە مناڵەکەشی پەنابا بۆ جبس و پسکتێکی دوکانێک ئەنی من لەو کاتەیە بڵێن خەتا گەورەکە هینی گەورەکانە لەگەڵ مناڵ سەری دەستیەوانەکە زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت جاما مەستا ڕێبەر ئەزین کاتێک مانگی ڕەمەزان ئەگا یەک نەریتی زۆر جوانمان هەیە زۆر بەی ماڵەکان هەوڵێن لەو کاتە هەمویان بگەنە سەر سفرەکە هەمویان بەیەکەوە بەربانگ بکەن ئەمە نەریتێکی زۆر جوانە بە خۆشحاڵی هێشتا لە لای ئێمە زۆر بەڕەنگی جوانەوە ماتۆ بە تۆخی ماوەتەوە سپاس بۆ ئامادەبوونی بۆ زانیاری